بۆ جاری سێم لە ماوەی کەمتر لە 3 مانگدا دانیشتوانی ناحیەی قادرکەرەم و گوندەکانی دەوروبەری بۆ ماوەی 3 ڕۆژ ڕێگای سەرەکی تانکەرەکانی گواستنەوەی سوتەمەنی کۆمپانیای داناغازیان داخست و داوای دابینکردنی خزمەتگوزارە سەرەتایەکان و دامەزراندنیان لە کۆمپانیاکە دەکەن، بەڵام بە بەکارهێنانی هێز بڵاوەیان پێکرا. داواشمان کردوتمانە ئەم نەوت و غازانەی کە لە 24 ساعتە لەوانەیە 200 تەنکەری نەوت و نەفتە و غاز بڕوا، نازانین بۆ کێ ئەڕوا کێ ئەیخوا بۆ کێ سەرف ئەکرێ، تا ئیسە هیچ شتێ بۆ ئێمە نەکرا. 3 شەو 3 ڕۆژ بەڵێ وەستاین و زیاتر لەگەڵ گەنجان و ڕیشتپێکانی ئەو مەدیقە کەس نەهاتە تا ئاخر ئێوارە وتیان مدیر ڕاحێتێ و قایمقام تێ و ئەو ناوە کە ئەوان هاتن لەگەڵ ئەوانە قووەتێکی زیاد لە پێویست هات، بڵێم لەوانەیەک 70-80 مێک زەمین و دۆشکە و بیکەیسی و هاتن و دەورم ئەنیان گرد و وتیان ئەبێ یەک کەلیمە قسە نەکەن، هەر قسەیەک بکەن زەرەر دەکەن. ئێمە وەکو گەنجانی سنووری قادرکەرەم ماوەی 3-4 ڕۆژێکە چوونێت ئەو شەریکە و کۆمەڵێ مەتالیب و داواکاری خۆمان ڕوبەڕووی ئەو کەمپە کردوێتەوە بڵین بەرپرسانی و کەمپە کۆمەڵێ داواکاری و خاڵمان هەبوو. یەکێک لەوانە ئێمە وەکو گەنجانی ئەو سنوورەیانی بە شێوەیەکی زۆر کەم مستەفید بوونە لە هەلی کار، یعنی ئەو سایتا من خۆم گەنجم ومانەیانی سەدانی وەکو من نەمانتوانیوە هەلی کار بۆ خۆمان بڕەخسێنینەوەمانە و لەگەڵ ئەوەشا خەڵکانی دەرەوەی سنووری تایە ئەمانە تا ڕادەیە قەینەیانی کۆمەڵی خیر، بەڵام بای ئێمەش هەر جێگە ئەبێتەوە کە ئێمەشدا مەزرێنەوەوانە. قایمقامی قەزای چەمچەماڵ داواکاری خەڵکی ناوچەکە لە ڕووی دابینکردنی خزمەتگوزارە سەرەتایەکان بەڕەوا دەزانێت و ڕایگەیان لە ئایندەیەکی نزیکدا خزمەتگوزارە سەرەتایەکانیان لە سەرەرکی کۆمپانیای داناغاز بۆ دانیشتوانی ناوچەکە دابین دەکرێت. وتیشی هەندێک هاوڵاتی سنوورەکە سەرانە لە شۆفێری تانکەرەکان وەردەگرن، لەمە دوای ئیجراعەتی یاسایان لەگەڵدا دەکرێت. زیاتر لە 5 کاتژمێر دانیشتن نوێنەرەکان نانتوانی قەناعەت بە ئەو هاوڵاتیانە بکەن کە هاتبوونە سەر شەقامی گشتی، ئەوە بوو ناچار بووین لە ڕێگەی ئەو هێزەی پۆلیسی نەوت و گازا دەتوانم بڵم بڵاویان پێکرا. کۆی ئەو پارەی کە لە داناغاز دەست دەکەوێت سندوقێکی گشتی هەیە، ئێستا دەمەوێت ئاماژە بەوە بدەم لەو پارەی کە هەیە زیاتر لە 5 میلیۆن دۆلار 5 میلیۆن دۆلار بە دقیق پرۆژە بۆ سنوورەکراوە لە قرتاوکردنی ڕێگای ئاوایی شێحەمید تا دەگاتە کۆشک و هەروە ڕاکێشانی کارەبا بۆ زیاتر لە 19 گوندی ئەو سنوورە کە 12 گوندیان بە یەک جار درا بە کۆمپانیای ژیکاڵ ئێستا لە جێبەجێکردندا و لە 170 کارەکانی تەواو بووە و هەروەها 9 گوندی تری بناری گلیش کە دراوەتە بە کۆمپانیای مادوو ئێستا لە ژێر جێبەجێکردندایە و مەوادی بردووە. لەگەڵ ئەوەی کۆمپانیای داناغاز دەکەوێتە سنووری ناحیەی قادرکەرەمی سەر بە قەزای چەمچەماڵ، بەڵام بە وتەی دانیشتوانی ناوچەکە کۆمپانیای ناوبرا و جگە لە تێکدانی ڕێگەوبانەکانی سنوورەکە و پیسکردنی ژینگەی ناوچەکە سوودێکی ئەوتۆی بۆیان نەبووە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی قادرکەرەم.